بسم الله الرحمن الرحيم. فرمودەی ژمارە 21. سپاسی خواکەین کە هیدایەتی داوین بۆ خزمەتکردنی فرمودەکانی خۆشەویستی خۆی. رسول الله فەرموویە صلى الله عليه وسلم: دعوة ذي النون، دعاکەی ذی النون. ذی النون واتە پێغەمبەر یونس کە لە قورئانە خوای گەورە بەو شێوە ناوی هێنا: وذا النون إذ ذهب مغاضبا إذ دعا وهو في بطن الحوت. كاتي دعاي كردو هاواري لخوا كردو أو لناو سكي حوتك دابو كاتي فرد رابو ناو درياو. لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين. خوا هیچ خوایەک نییە جگە لە تۆ، هیچ خوا یەکوی پەرسترای ڕاستەقینە نییە جگە لە تۆ یا الله. سبحانك، پاک و بێگەردی بۆ تۆ. إني كنت من الظالمين، من پەشیمان و لە ناو ظالمان نابووم، لە ناو ستەمکاران نابووم، هەڵم کرد، بێگوێیی تۆم کرد، فەرمایی تۆم شکاند یا الله. خۆمان بە تاوانبار بزانین بەرامبەر خوا. فإنه لم يدع رجل مسلم شيئا قط إلا استجاب الله له. هیچ کاتێک نییە ئیماندارێک مسلمانێک بەم دوعایە دوعای کرد بێ لەخوا ئیلا خوای گەورە بۆی جێبەجێ کردو دوعاکەی. هەر چیەکی وتە بێ خوای گەورە پێبەخشیوە. ئەبێ نهێنیە فەرمودەی لە چیە ئەبێ؟ نهێنیە ئەو دوعایە چییە کە حەزرەتی یونس عەلەیهی السەلام لە سکی حوتێکە؟ بەڕێزان خەیاڵ بکەن لە قورئانە لەم شێوەیە باسی هاتووە. لە ناو سکی حوتدایە. سکی حوت ڕووناکی خۆری بۆ ناچێ، تاریکە. حوتەکە لە قوڵایی دەریادایە، قوڵایی دەریا ڕووناکی خۆری بۆ ناچێ، تاریکە، زۆر تاریکە، دوو تاریکی. بەڵام لەو ناخۆشتر شەویشی بەسەردادێ، ڕووناکی خۆر هەر نەما، لە ناو تاریکایی، لە ناو تاریکایی، لە ناو تاریکایی. لەو کاتەدا حەزرەتی یونس بە یەقینەوە دڵنیایە کە هیچ کەسێک نییە بێ بەدەمیەوە بێ بەهانایەوە جگە لە ئەڵڵا. بەو پەڕی یەقینەوە داوا لە خواکە لا ئیلاهە ئیلا ئەنت، هیچ خوایەک نییە جگە لە تۆ. ئێمە پێویستیمان بۆ دوعایا بێ، مەگەر ئێمە لە ژیانی خۆمان هەست بە تاریکایی ناکەین، تاریکایی نەفسمان، تاریکایی هێرشی شەیتان بۆ سەرمان، تاریکایی ئەم زەمانە خراپەمان کە تێداین، تاریکایی ئەو داهاتوە کە نازانین بۆ کوێچین، ناو گۆڕ. پێویستیمان من دوعایا هەیە. زۆر لە پێغەمبەر یونس ئەچین، ئێمەش لە ناو تاریکایی داین. بەڵام ئایا هۆشمان بۆ هاتووەتەوە کە پێویستە داوا لە خوا بکەین؟ بێزەحمەت کاتێ دوعاکانمانەکەین ڕاستپادەی کردایی. لە دوای ئەم ڤیدیۆیەوە لە کاتی لەبەکردنیان فەرموودەیە ئەگەر یەک جاریش بوو بێ گەورەترین دوعای ژیانت بکە بەم دوعای حەزرەتی یونس. خوای گەورە لێمان قبوڵ بکە و ئومێدمان وایە کە فەرموودەی پێغەمبەری خوا ڕاستە. صلى الله عليه وسلم. والسلام عليكم ورحمة الله وبركاته.